بەڕاستی ئەوەی کە ئەو ماساتەی بەسەر هاتبێ زیاتر لە هەموو کە زیاتر فەهم بە ئازارەکانەکە و معاناتەکانی ڕابردوویێنەوە بەرچاوی خۆی بۆیە خەڵکی هەڵەبجە توانم بڵێم هەر هەمووی خەڵکی هەڵەبجە پرسە و سەرخۆشی هەیە بۆ هەم بۆ قوربانیەکان هەم بۆ زیان لێکەوتوانی کەلار و ئەو شوانەی کە بەر ئەو لافاوە کەوتون و لە هەمان کاتیش خەڵکی هەڵەبجە لەبەرەوەی چەند جارێک ئاوارە بووە هەست بە ئازارەکانی ئەوانەکە و لێرەشەوە داواکارین ئەو خەڵکانی کە ئیمکانیەتیان هەیە بە پێی توانای خۆیان بتوانن کۆمەک و هاوکاری کۆبکەنەوە بۆ ئەوەی لایەکی جددی لەو خەڵکە بکرێتەوە چونکە ئێستا ئەو خەڵکە لە هەموو کات زیاتر پێویستی بە هاوکاری هەیە. کاتی خۆی ساڵی 1970 کیمەیەکە بەسەر هەڵەبجە کرا ئەو هاوکاریانی کە بۆ خەڵکی هەڵەبجە هاو تا چەندێەوەی دڵخۆشە کرد ئێستا هەستەکەی بۆ قەزای چەند ماڵش بەو شێوازە بێ بە دڵنیاییەوە کاتێک کە ئێمە ئاوارە بووین و چوونە دوگاکانی وڵاتی ئێران ئەو شتانەی کە ئێمەی ڕزگار کرد لەو بارودۆخە تایبەتەی کە تێکەوتبووین ئەو بەدەمەوە هاتنەوە بوو کە خەڵکی ڕۆژەڵات بە بچووکترین شتی سەرەتایی گەورەترین ژیانی بۆ ئێمە گێڕایەوە کە بە تایبەتی ساڵی 92یەکیش بە پەتاتەوە بەو شتانەی کە فریایەک سەرەتایی بوو بۆ خەڵکەکە توانیان ژیانی ئەو خەڵکە ڕزگار بکەن بۆیە ئێستاژ ئەو خەڵکە بە هەر وەسیلەیەک بێ دەتوانێت کۆمەک و هاوکاری بگەێنێتەوە ئەو خێزانانە ئەو خێزانە هیچیان نەماوە بۆیە هەر هاوکاریەک بۆ ئەوان ئەتوانم بڵێم نرخ و بایەخی زۆری هەیە. بەدەمەواتنی خەڵک چۆنە بۆم کەمپینە لە پارێزگای هەڵەبجە ئەتوانم بڵێم بەهۆی ئەوەی کە ڕۆژی هەنی لە مزگەوتەکانەوە لە ڕێگای مامۆستایانی ئاینیەوە شتێکی وا کرابوو کۆمەک و هاوکاریەکان لە مزگەوتەکانەوە کرابوو لێرەشەوە سپاس بەخوای گەورە باشەوە چاوەڕێەوەکەن کە بەیانیش لەبەردەستان ماوەوە هیواداری ئێوەش وەکو ڕاگەاندن بتوانن زۆرتر گرنگی بن بە بابەتەکە بۆی خەڵک ئاشنابێ بەوەی کە لە دوو شوێن ئەم کەمپینە دانراوە بۆی کۆمەک و هاوکاری زیاتر کۆ بکرێتەوە.